هێشتا تەنها هەواڵی گەیشتنی پارەی موچە بڵاوکرایەوە، سەرەگرتنی خانەنشینان بۆ وەرگرتنی موچە بەردەم بانکەکانی تەنی بوو. زیاتر لە 5 کاتژمێر لە بەردەم بنکەکانی دابەشکردنی موچە وەستان و دواتر پێیان وترا پارە نییە و بڕۆنەوە. ئەوانیش بە تووڕەیی و بێزاریەوە وتیان ئێمە تێکەڵ بە دزەکان کراوین بۆ ئێوەمان لێ هەڵ خوا لە ناویان بە ئەوەیش ئەیەون خوا لە ناویان بە. باشە ئەمە چەند ساڵە ئەم وەزعی موچێ وایە حکومەت بۆ چاکی ناکات؟ حکومەت نییە، مەجموعەیەکی دزە، دوو کۆمپانیای دزن، دوو کۆمپانیای بێڕەوشتن حاشە حازر. بۆچی ئاخەڵە کێشی؟ بۆچی ئاخەڵک؟ بۆ خۆشیەکەمان، بۆ قەرزاری، بۆ دامایی، بۆ هەناسە سەردی. تەواو نییە. کەی هاتی بۆ ئێرە؟ لە دەوری سەعات هینێک بوو 12 بوو. بەڵێ. ئێستا لە ژوورۆ چیان پێ وتن؟ وتیان پارە نەهاتۆ تەواو. وتیان بڕۆنەوە؟ ئەرە وەڵڵا. بۆ کەی؟ وتی سبەینە. ئێوە پێتان نەکرێم ڕۆژە بێ و بڕۆن بۆم ئێستا لەواچێت تۆ لە ڕووی جەستەیەوە نەخۆشیش بێت. ئەوە ڕۆژی ڕەمەزانەوە کەوتم قاچم ئازاری گەشتۆ. نەمتوانی بازار واسە چوومە ژوورەوە. حاڵۆ هەموو ڕۆژێ بێت؟ نەوەڵڵا خوا بگرێوە لێکە. دوای وەستانێکی چەند کاتژمێری لەسەرەدا پێیان وترا پارە نییە و سبەی وەرنەوە. ئەم گاڵتەکردنە بە شعور و هەستی هاوڵاتیان چەندان ساڵە حیزبەکانی دەسەڵات لەسەری بەردەوامن و موچەیەکە لە بەغداوە هاتووە وەکو خێر و بە منەتەوە دابەشی دەکەن. موچەخۆرانیش دەڵێن ئەگەر محتاج نەبین بۆ 5 کاتژمێر بە زمانی بەڕۆژۆوە لە پێناو هیچدا دەوەستین. ئێوە لێرەن لەسەرە؟ ئێمە وەڵا بێن نەکەیەوە، وەڵام من تقریبا سەعاتە 8 بوو 9 بۆ نابوو هاتم. لە 9 لەسەرە؟ بەڵێ. ئەچێ وتی موچەیە ئەمڕۆ؟ وەڵا وتی هەر خۆیان مدیرەکە سی جار وتی بۆ سندێت دەسا نییە و نییە وتەکە نەبێنە بێت چی بکەیت دەسەڵات دێ براکم. ئێستا بۆ مەسەلەن ئاوا بەپەلە هاتن ینی دوای ڕەمەزان نایەن؟ ئێستا ئەو برایە پێی وتی بڕۆن نییە بەیانی بێنەوە. کوێ قابلە محتاج نییە. ئەگەر مەسەلەن دەبێت خوا ئاوایە لیا بۆستێ. ئەم حکومەتەوە بەردەوام موچە تاخیرەکە. کوورەیە خوا بێ حورمەتیان کە. خۆیان چونکم بێ حورمەتن ئەو عالەمەشیان بێ حورمەت کرد. ئەرە بە خوربات بە ساقم. حاجی چیان پێوتن ژوورەوە؟ دەڵێن بڕۆن وەڵام من لە ژوورەوە نەبووم دەڵێن بڕۆن. چەندێکە وەستاون؟ دەمێکە وەستاون لە بەیانێ وەستاون. هاتین باوکەکەی باوکەم ئەڵێن مەعاژیانێت هاتین لێرە کاکە چاوەڕێما کەوتیان 2 و 3.5 بۆم لای سپماڵن خوا حافیزتان بێ بڕۆنەوە بەیانی وەرن. ئەوە نە باسانی؟ ئەوە دانیشتنەوە وەڵاو هەموو هیلاکێ بەم دوای مانگێ بەم ڕەمەزانە بەبێ پارە بنان و چاو ئەو خۆ هین بکە زەحمەت کێشە بەم بزمانی بەڕۆژەوە ئەوە خەڵک هیلاگەکەن کاکە. ئەی باشە ئەم حکومەتە ینی ئەوە چەند ساڵە هەر دۆخی موچەی هەر چا نەکرد و هەر وایە ئەو بۆ لەم خواڵە بەکێ ئەڵێ کاکە هەچیەکێک دەڵێ قسەکەت ناگاتە جێگەی خۆی. حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم ئەوەی لەسەری ماوە تەنها دابەشکردنی موچە و ڕاگەیاندنی لیسەکەیە. ئەوەنەش لەم بابەتە درۆ و چاواشەکاریان کردووە، خەڵکیان تووشی بارودۆخێکی ناخۆشی دەرونی کردووە. گوێژ نادەن بەوەی پیر و پەکەوتە نەخۆش لەسەرەدا چی بەسەر دێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.